فەسادی ئەخلاقی ئەمەیان زۆربەی هەرە زۆریمان باش باش ئەزانین و باش باش بینیومانە. فەسادی ئەخلاقی لە بازاڕەکان، بڕۆن سەیری جلوبەرگی ئافرەتان بکەن لە بازاڕەکان، ئەوە فەسادی ئەخلاقیە. بزانن جلوبەرگی چۆنیان لەبەرە. پیاو شەرم ئەکا سەر هەڵبڕێ و سەیری پێشی خۆشی بکە، ئافرەتی وا ئەبینێت جلوبەرگی لەبەرە، جلوبەرگی باشی لەبەرە، بەڵام جاری وا هەیە ئەگەر مبالەغەی تیانە بێ ڕوود بێ زۆر باشترە لەوەی کەوا جلوبەرگی لەبەرە. چونکە ئەگەر ڕوود بێت خەڵک سەیری ناکە و بە شێتی ئازانێ، بەڵام جلوبەرگێکی وەها تەسک و تروسی کردۆتە بەری، وەها تەنکی کردۆتە بەری، هەموو لاشەی دەرئەکەوێت. ئەوە فەسادی ئەخلاقیە لە ناو بازاڕ و کۆمەلگا و شار و دیهاتی ئێمە، و هەمومانش باش باش ئەزانین، و هەمووشی کەسوکاری ئێمەن من و تۆن، هیچیان لە جێگای ترەوە نەهاتوونە. ئەمە سەبەبە بۆ ئەوەی تووڕەبوونی خوای پەروەردگارمان بۆ دابەزێت و نازل بێت، و هۆکارە بۆ ئەوەی خوای پەروەردگار نیعمەتی خۆیمان لێ بگرێتەوە. لە ناو ماڵەوە سەیری ماڵەکانمان بکەین، بڕۆ جەردێکی ئەو سەتەلایتە بکە کەوا کۆنتڕۆڵەکەی بەدەستەوەیە، بزانە کەناڵی چی لە ماڵەکەتە هەیە، بزانە خۆت و ژنەکەت و ماڵ و منداڵت شەوان دانیشن سەیری بەرنامە و فلیمی چی ئەکەن. ئەوە گەورەترین فەسادە لە ئەخلاقدا، و گەورەترین خیانەت شەباوەک لە خۆی و لە ماڵ و منداڵەکەی ئەکات. کاتێکەوە کۆمەڵە کەناڵێکی فەساد و پەرژینی قایم بێ بێ ئەخلاقی داخلی ناو سەتەلایتەکەی کردووە بۆ ئەوەی منداڵەکانی لە شاشەیەکی گەورە بە عەلەنی سەیری کەناڵەکان بکەن، ئافرەت و زەلامی وا دانیشتووە بەبێ شەرمانە قسەی وا ئەکەن، جاری وا هەیە ژن و پیا حەڵاڵ یەکترین قسەی وا ناکەن. تۆش دانیشتوتر لەگەڵ ماڵ و منداڵ تا حەلکە حەلک بەدەمەوە پێ ئەکەنیت و ئەوە تیانیە بیگۆڕی و کەناڵەکە بسریتەوە. ئەمە فەسادیە لە ناو ماڵ و منداڵ، لە ئەخلاق، لە کۆمەلگا، خیانەتە. پاشان داوا ئەکەین ئەرێ بۆ باران نابارێت. چۆن باران ئەبارێت؟ تۆ دوعا بکە بەر نەبارێت، دوعا بکە عەزابی خوای پەروەردگار نەبارێت. بارانی چی؟ ئیش لە باران دەرچووە. ئەو فیتنە و فەسادی و خراپەکاری ئیستا هەیە، دەبێت دوعا بکەین بەر نەبارێت، تاشە بەر قایە نەبارێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام وەلەولا البەهائیم لەم یومطەڕوا، ئەگەر بێت و ئاژەڵ و بێ زمانەکان نەبوونە ئەو قلە بارانەش ناباری. بۆیە ئەگەر باران باریوە لەبەر خاتری چاوی کاڵی زەید و عەمر نییە، لەبەر خاتری چاوی کاڵی من و تۆ نییە بارانە بارێت. ڕەحمی خوای پەروەردگارە بە منداڵ و هەژار و نەدار و ئەو ئاژەڵانەی کەوا بێزمانن. ئەگەنا من و تۆ مستحەقی ئەوە نین بارانمان بۆ ببارێت، بەڵکو مستحەقی ئەوەین بەردمان بۆ ببارێت، چونکە ئەم هەموو فیتنە و بەڵاو خراپەکاریە هەیە لە کۆمەلگا، لە ناو ماڵمان، لە ناو منداڵماندا. اینجاش سەربەرزین پێی زۆرجا شانازی پێواکەین، نایبینە سەر خۆمان بە هۆکاری فەسادی نازانین. ئەگەر ئەمانە هەبوو واللهی چاوەڕێی باران مەکەن، بەڵکو چاوەڕێی عەزابی خوای پەروەردگار بکەن.